میوانداری خاتونێکی بە سەلیقە و دەستڕەنگینمان کردووە ئەو ئەزمونێکی زۆر باشی هەیە لە دروستکردنی بابەتە جوانکاریەکانی ناوماڵ ئەو بابەتانی کە ئێمەی خانمان زۆر حەز بەواکەین کە ماڵەکانمانی پێ جوانترکەین پێی برازینەوە ئەو خاتونە هەستاوە بەوەی کە لە ڕێگەی کارە دەستیەکانی خۆی لە ڕێگەی بەهرە و لایەتەکانی خۆیەوە ئەم کارە بکات وەکو بژێوەیەکی ژیانی خۆی لێ بکات ئەو خاتونەش خاتو دەروون سابڕا کە ئێستا لە ستۆدیۆی پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئامادەیە خاتو دەروون سڵاو لێ بەبیانی بەخێر بێ چاوان دەستە خۆش بێ کارەکانە زۆر زۆر جوانن ستۆدیۆکەی ڕۆژێکی نوێ و جوانتر و ڕازاوەتر کردووە بۆ کارانە و دەستپێکی گفتوگۆکانمان با لە ئەزمموی تۆ دەست پێ بکەم ئەزمموی خاتو دەروون لە ئەم کارە دەستیانەیە بۆ کێگەڕێتەوە چۆن دەستە بەم بوارە کرد زۆر سپاس ساڵانێکی زۆرە هەر ئەوە لە تەمەنی سەرەتای ئەوانەوە بەهرەی وێنە کێشانم هەبوو ئەنج دواتر پەرم بەم کارانەیە و حەزم کرد ئیشەکە زیاتر بێ یعنی لە وێنە کێشان و تابلۆکاری و ئەوانەوە بێمە سەر جوانکاری ناوماڵ و باشە لەگەڵ کامیانە زیاتر مرتاحترێ هەستەکەی لە وێنە کێشانە زیاتر کارامە یاخود نەخێت لەم بابەتە جوانکاریانی ناوماڵ وەڵا هەردووکیان بۆ من هەر یەکشتا هەمویان هەستەکەم کە ینی هەڵقوڵاوی ناخی خۆ من زۆر پێیان مرتاح ئەبم کارەکانیشم هێنا چند شتێک لە خۆ ئەگرێ وەکو وێنە کێشان و ئەکسسواراتی ناوماڵ و جوانکاری ناوماڵ و باشە زۆر کەسەیە بۆ منە بۆ وێنە کێشان بە شێوازێکی ئەکادمی بۆی خوێنەوە و دواتر زۆر بە پرۆفیشناڵانە کارەکەیت کردو تۆ هیچ خوێندنێکت کردووە لە ڕووی ئەکادمی و ئەم بابەتە یاخود هەر بەهرەیەکی خۆت بۆ فێربووی نا هەر بەهرەیەکی خۆم بۆ فێربووم گەڕان و سێرچەکانی خۆم بۆ کە بزانم چۆن بکەم چی بکەم چۆن ڕەنگەکان تێکەڵ ئەکرێت چی لێ دەرەچێ خۆشم پێم خۆش بووە کارێک بکەم کە سەربەخۆ بێت ئەوە نەبێت کە بڵێ پەیوەست بم بە یاسایەکەوە بۆ وێنە کێشان زۆر باشە دەستە خۆش بێ سەرجەم کارەکانت زۆر جوانن هەم تابلۆکانە کە لەگەڵ خۆتایەناوتە هەر ئەم کارە دەستیانەی تریش جا لە تابلۆکانەوە دەست پێ بکەنیان لەمانەوە حەزێکی با لەو تابلۆیانەوە دەست پێ بکەم بۆ من ئەمەیەکێکە لەو تابلوانی کە تۆ هێناوتەوە خۆت کێشاوتە پێم بڵێ ئەم کارە دەلالەتە لە چی سوتە لە ڕێگای کارێکی هونەری لەم شێوازەوە چ پەیامێک بگەێنی ئەم کارە من ئەندام لە ڕێکخراوی ئازادی ژنانی کوردستان ئەم کارە بۆ 25 نۆڤەمبەر هەفتەی بەرانگار بوونەوەی توندوتیژی دژی ژنان ئەم کارم دروست کردووە و هەروەها ئەو کارەی ئەوەی وێنەی سەرقەبرانەکەش خەمەکانی ژنان لە ڕێگای تابلۆکانیەوە لە ڕێگای کارە هونەریەکانەوە توندوتیژی دژی ژنان دەلالەتە لەوە زۆر زۆر باشە دەستە خۆش بێ تا چەند بەشداری پێشەنگاکانت کردو یاخود پێشەنگای تایبەتی خۆتت هەبوویان پێشەنگای هاوبەش ئەگەر بەشداری تێدا کردوێت تا ئێستا بەشداری دوو پێشانگای هاوبەشم کردووە بۆ بۆنەکانی ژنان پێشانگای تایبەتیش تا ئێستا بڵێم پێشانگای تایبەتە بۆ بەڵام ئەوە ساڵانە کە نێودەوڵەتی ئەکرێتەوە بە خۆم بە تایبەت بەشداری ئەەکەم زۆر باشە دەستە خۆش بە بێوای بەردەوامی ئەگەر یەکێک لە برادرانی کامێرەمان ئەم تابلۆی ترمان بۆ بدۆزنەوە بۆی کە بینەرانی ئازیز بیبینن ئەمە یەکێکە لەو تابلوانی کە زۆر سەرنجی منی ڕاکێشە بەڕاستی پێم بڵێ چی لە چ مێتریالێکە تۆ بەکارهێناوە لە دروستکردنی ئەم تابلوە هەنارە بینم جگە لە هەنار چی تری تیاویستوتە لە ڕێگەی ئەو تابلۆ جوانەوە چی بگەین ئەوە هینە تابلێکی ئەوە زۆر سروشتیە کە هەموو بابەتەکانی لە سروشتەوە وەرم گرتووە هەنارم زۆر دۆستی هەنارم هەنارە لەگەڵ ئەو جایە ئەوە پوشە لەگەڵ ئەوە تێکەڵم کردووە ئەوەش تۆوی درەختێکە بزانم قەڵەم تۆزە شتێکی وایە ئەوەش خۆم ڕەنگم کردوون هەموو ڕەنگەکان بەس هەنارەکە ڕەنگی سروشتی خۆیەتی باشە چۆن بۆ نمونە نووسان و یاخود بە چه مادەیەک کردوتە بۆ تابلۆیەوە بۆی دواتر لێ نەبێت بە سیلیکۆن زۆر باشە دەستە خۆش بێت زۆر جوانە کارەکانت هیوای بەردەوامی بۆ تۆ ئەمەی تریشیان ئێستا ئاوێنە زۆر مۆدێلێتی کە لە نێو ماڵەکانی خۆمانە دایبنین جا
چی لەوەی کە تۆ ئاوێنەیەکت هەبێت کاری دەستی لەسەر کرابێ ئەم ئاوێنەی کە خات و دەروون کردوێتی یەکێکە لەو ئاوێنانەی کە لە ڕێگای بەهرە و سەلیقەی خۆی و توانیوێتی دیزاینێکی جوان باز بۆ ئاوێنەیە چی بەکارهێناوە سوودت لێ چی بینیوە بۆ ئەوەی کە ئەو ئاوێنەی زیاتر پێ بنەخشێنی تەواوی کارەکانی من لە سروشتەوە وەرگیراوە سوودم لە ئەمەیان قامیشە ئەوەشیان هەر داری سەباح بەحە ئەوەش بەردە ئەوە شوشەی مشەجەرە ئەم ئاوێنە ورانان تا بەکارهێناوە بەڵێ بە سلیکۆن و ئیتر خۆشم زۆر حەزم لەو ڕەنگەیە ئەوە بۆ گونجاندنی ڕەنگەکان لە کارە هونەریەکانە ڕۆڵێکی زۆر کاریگەرە بینێت پێم بڵە خات و دەروون چۆن تەنسیقی ڕەنگەکانەکات چۆن ڕەنگەکان لەگەڵێکا گونجێنە یعنی بەپێی ئەوەی کە بڵین ئەو زەمانە تەڵەب لەسەر چ ڕەنگێک بێت ئاوها ڕەنگەکانی نەکەم و زیاتر تێکەڵکردنی ڕەنگەکانە لەگەڵ یەکە زۆر باشە جا کۆمەڵک بابەتمان هەیە کە زۆر کوردەواریانن هەر وەکو مۆکی کوردەواری لە هاتوویەکێک لەوانە گۆزەیە بەڕاستی گۆزەی تر لە هەر شوێنە کابینی هەستەکەی و شوێنە زۆر کوردەواریانەیە جا تۆش کۆمەڵک گۆزەی ڕەنگاوڕەنگت لەگەڵ خۆتا هێناوە ئێستا لەسەر ئەو مێزە بە شێوازێکی زۆر جوان داتان ناوە هەر یەکە و لە ڕەنگێکی جیاواز تا چەند گرنگی بەوایە کە تۆ لە ڕێگەی کارەکانتەوە بابەتێک کە مۆرکی کوردی پێوە دیار بکات تایبەت بێ بە فۆلکلۆری کوردەواری تۆ بۆ نمونە کاری تیا بکەیت زیندووکەیتەوە دیسان بابەتی گۆزەکان ئەوە بڵێ هەر بێڕەنگ بوون خۆم ئەو ڕەنگانم کردووە و زیاتر بۆ ڕاکێشانی چاوی بینەر و چاوی کڕیار و ئەوانە زیاتر سەرنجەخرێتە سەر ئەو ڕەنگەکان و تو هەریەکە و بە شێوەیەک و بە تەنسیقی نێوان ڕەنگەکان دروستم کردو و ئەکید ئەر گۆزە مۆرکی کوردەواری و کە ئیبینی حتا لەمەشە لەم شاکارەشە ئەوە هەم گۆزەیە ئەوە هەر گۆزەیە بەڵێ بەکارم هێناوە و چۆن بڵێ لایکانی و ئاو و گۆزە و دەستە خۆش بێ بەهێوای بۆ تۆ جا جگە لە ئەو کارانەی تر تۆ چاوەزاریشە زۆر گرنگی پێیاوە هەستەکەم لە چەند کارێک تا گرنگیت بە چاوەزاریەوە ئەمەش ماسیەکە و هەروەکو چاوەزار ڕەنگە بەکاربێنرێت بۆچی زۆر حەزت لە بەکارهێنانی چاوەزارە خەڵک تا چەند حەز بەواکەن لە ماڵەکانیانە بێ لە هەر شوێنێکی تا بێت چاوەزار هەڵواسن وەڵا ئەکید کڕیاری خۆی هەیە ئەوانش چاوەزارەکان بەڵام زیاتر وەکو ئەوەی کە حەزم لە ڕەنگەکان بووە ینی هەستەکەم کە کڕیارەکانیش ئەوانەی کە داواکاریان هەیە لەسەری زیاتر ئەو ڕەنگانیان پێخۆشی ینی بە شێوەیەک ناکە ئیتر ئەمە زۆر کە زوابیر ئەکاتەوە کە ئەمە چاوەزارە و شتێکی پیرۆزە بەس وەکو ڕەنگەکە وەکو جوانکاری هەرجگە لە چاوەزارەکار وەکو جۆرێک لە مۆدیلی لاتوێ لە ماڵەکانە بەکارەهێنجێتەوە ڕاستە باشە جگە لەم بابەتانە ئێستا شتێکی تری تێناوە لەگەڵ خۆتا کە سەرنجی منی ڕاکێشاوە ئەویش ئەم سەبەتە خوڕمایە بەڕاستی زۆر زۆر جوانە ئەمە خوڕمایان بەڕووە بەڕوە طبعاً هەروەم زانیوە خوڕمایە بەڵام زۆر لە خوڕماژە چێ بەڕووە ئەمان چۆن بۆ نمونە بیرت لەوە کردەوەکان بابەتە بکەین ئەو هەر وەکو بابەتە کللتوریەکانی خۆمان ئەوە سەبەتەیەکە و بە ئەو نەخشانومە بڵێ ئەنج مادەکانی ناوی بڵێن بەڕووە هەنارە گوێزە هەنجیرە هەمووی تەبیعیە بڵێ هەمووی سروشتیە ئەوە نییە بڵێ دروستکراوە بێ سروشتیە و هەڵوەری ژێردارەکانە و کوم کردوتەوە و ئەم ئەمەشیان هەنجیر و گوێزە بەدەستەوە باشەوەیان زۆر لە خوڕما چ بۆتم خوڕما زۆر باشە دەستت خۆش بێ خاتونگیان کارەکانت زۆر ناوەزم بەڵام پێم بڵێ ئەمانە بریقەیەکی هەیە ئەم بریقەیە چ مادەیەکت بەکارهێناوە بۆی مادەی تەلمیعی پێ ئەڵێن بۆ ئەوە باشە مادەی واڕنیش و تەنەر کاکوردوی مۆنتێری خۆمان زۆر باش لێزانە پێشی تۆ وەڵام بێتەوە لە گوێمە یەکسەر پێ باشە شتێکی تر کە ئەویش زۆر جوانە ئەم جارەیە و ئەم قۆری لەسرە
باشە جا چا بە ئاگرکانێکی تری هەیەەوە نیە باشە ئەم قۆریەیان ئەمە هەر خۆی لە بازاڕەکانە هەبوو یان نا جا هاوکارم سەرکۆش لێرەیە ئەگەر بێت ئێرە بۆی ئێژرا بۆ چوونی خۆی بڵێ لەسەر ئەم کارانە ئەوە هەنێشتی کڕیاریە بۆ نمونە ئەو قۆریە بەڵێ بۆ نمونە گۆزەکان ئەوە بەڵام من هێنم جوانکاریەک لەسەری ئەەکەم و ڕێکخستنەوە و دووبارە بەکارهێنانەوەی ئیشەکانە باشە جا ئەگەر کاکە تارق ئەمەشمان بۆ وەرگێ ئەمە ژێکێکە لەو خانوانەی کە زۆپای دیاری داری تایە و ڕەنگە زستان بێت توی تر داگیرسا بێم زۆپایەوە تا لێرەشە نازام ئەگەر دیار بێت زۆر باشە پێم بڵێ بیرۆکەی ئەمانە چۆن سەرچاوێگر بۆچی خات و دەروون ئەوێت لەسەر ئەم بابەتانە کار بکات زۆرترینیش تۆ تەختەت بەکارهێناوە لە کارەکانتە ئەو بابەتانە هەم وەکو ئەیانبینی وەکو لە چاوی بینەرا دەرئەکەوێ کارێکی زۆر سپاس لە چاوی بینێراوا دەرئەکەوێت کە ئەمە دار بێت یان تەختە بێت یان بابەتێکی ئاوا بێ بەڵام لە ڕاستیان ڕیسایکلینە دووبارە بەکارهێنانەوە ئەوە مقەبایە باشە ئەوە مقەبایە ئەوە پارچەکانی کە بەکارم هێناوە لە سروشتە وەرم گرتووە ئەوە هەمووی توێکڵی دارە ئەمانەش هەر قەدی دارن ئەمە چیمەن و هەمووی سروشتیە بەردەکان ئیتر وام لێ کردووە کە ئەنی بە ژینگەمان خۆش بێت با سروشتمان خۆش بێت بە ئەوە نەبێت بچین فڕێین و لێکەینەوە و یان شتێک بێ بێکەڵک بێ و بەکارینێن و ژینگی پێ بیستکەین و دووبارە بەکارهێنانەوە مۆمەکانیش هەروەها دەستەکانی خۆش بێ سپاس جالانە من لەگەڵ ئەوکارانم لە پشکامێرەوە ئەمانە زۆر سەرنجی ڕاکێشان بەدەر لەو کارە دەزڕەنجینانە دروستکردنی تابلۆ تا چەند ئەمە تۆ سەرقاڵی بە دروستکردنی تابلۆ و ماتریاڵانەی کە بەکاری هێنیت ئەوەیان بە ئەکرلیک بەکارم هێناوە بۆیە ئەکرلیک لەسەر کانفاس ئەمەشیان هەر ئەکرلی کە زیاتر من ئەکرلیک بەکارێنم لە وێنە کێشانە ئەوانە بەکاری هێناوە هیچلایانی ئەکادمی تەواو کردووە پەیمانگایە دیپلۆم لە ئیدارەیە هەیە بەڵام بەڵێ ئەمەیان جیای ئەنی وەکو لە کارە هونەرەکانمانە ئەکادمینی باشە من زۆر جارێمە لەگەڵ هونەرمەندێکا کە زۆر گفتەگۆ بکەین هونەرمەندێکی شێوەکار من پرسیار دروستە پێ لەلام بۆ تابلۆکان ینی ئێستا ئەم تابلویانی تۆ هەندێکیانیشام لەم تابلویانێ ینی ئەمە باگراوندێکیە ئەمە تۆ خۆت باگراوند دانی بۆ کارەکانی خۆت بەڵێ ئەو هەر لەسەر ڕاستی گۆڕە ونبووەکان ئەها ئەوە گۆڕی گومناوەکانی پێ ئەڵێن ئەوانەی کە کەسیان نییە کە سوکاریان نییە یان زۆر جار هەیە کە سوکاریان پێیان شەرمە کە ناوێکی بۆ دانێن ئەوە وابزانام لە سەیوانە و هەر بە ژمارە لە کێلەکان نووسراوە ناویتیان نییە و جاری وا هەیە لە ڕێی کەسانی خێرخوازەوە ناشتنیان لە خۆ ئەگرنیان لە ڕێی شارەوانیەوە ئەو ئەرکە ئەگرنە ئەسۆی خۆیان ئەوە دەلالە گۆڕستانی گومناوەکان پێم بڵە حەزت زۆر لە میوەی هەنارەتەوە بەڵێ زۆر بۆیە لە زۆری کارەکانە هەنارێکە شیرین بێ خۆشکامیان نەوەڵامی خۆش دەی زۆر باشە وشکردنەوەی ئەم هەنارانە دواتر بۆ منە ئەو دەنکەی ناوی بۆگەن ناکا بۆ کردومانێتەوە خواردوشما هەر وەکو خۆیەتی چونکە ئەبێ هەنارێک بێ هیچ نەشکابێت ئەبێ هەنارێک بێ نەشکابێت ئەنجا دوای ماوەیەک کە وشک بۆەوە ئەو شێوە تەبیعی خۆی وەرەگرێ و هەنارەکانیش ئەوەیان نەبێ ئەوەی ناو سەبەتەکە تەلمیعم کردووە هەمووی ڕەنگی تەبیعی خۆیەتی زۆر باشە دروستکردنی کۆمەڵێک کار لەسەر بۆردیان و لەسەر لەو حەیەک بۆ نمونە ئەم کارەت کە هەندێک لە وازەمانە هەمووی تەبیعیش ئەمانە بە چه شێوازێک تۆ دروستێکەی کەماوەیەکی زۆر بمێنێتەوە چکە بۆ نمونێ ساگە لە ماڵێک هاڵی واسی لەوانێت زۆر جار ئەمە بێتەوەی هەڵوەرین یاخود ئەمە بێتەوەی کەوتنە خوارێ تۆ چۆن ماتریاڵەکان بەیەکەوە بە شێوازێک دانی کەماوەیەکی زۆر بمێنێتەوە وڵای ئەبێ حەسەب ئەو کاری ئەیکەم ئەبێ شتێکی وا بەکار بێنم کە نەوەرێ بمێنێتەوە ئەنجا سپراژ هەیە بۆ ئەوەی کە ئیشەکە تونتر کاتەوە نەوەرێ لە وەرینێکی زۆر بیپارێزێ ئاوا بەکاری ئەهێنم کارێکی وا چەنی پێچێ ماوەکەی
وڵی دیزینەکەی زۆر ئەخانێ هەتاکو چونکە شتێک نییە من بڵێم وڵا لە فڵانە شتەوە وەری ئەگرم باشە هەمووی تەفکیری خۆمە بیرکردنەوەی خۆم ئەمە چۆن لەگەڵەوە گونجێ ئەوە چۆن لەگەڵەوە گونجێ هەتا دیزینەکەی دروست ئەەکەم کاتێکی پێ ئەچێ بەڵام ئیترەوەە خۆشەویستیم هەیە بۆ ئیشەکە هەز بە هیلاکەکە بووە دیزین بۆ کارێکی دواتر کە چۆن قۆناغی کارەکەت کردبێت و دواتر بەدڵت نەبێتێکە یابێتەوە دیسان سەر لە نوێ دەست پێ کردبێت بەڵێ ئەوە لە سەرەتای دەست بەکاربوونمەوە بۆ ئەمیشانە زۆر جاروێنم ئەکێشا بەدڵم نەبوو ڕەنگەکەی ئەوە نەبوو زۆر باش نەبووم تایە ئیتر سیرمە کرد دوای ماوەیەک ڕەنگەکانم ئەگۆڕی یان تەواوی تابلۆکەم ئەگۆڕی زۆر باشە تۆ بۆ ساختکردنەوەی ئەم کارە جوانانەی کە هەتا سوودت لە چی بینیوە دوکانێکی تایبەتی خۆتت هەیە بۆی ئەمانەتیان نیشان بێت و هاوڵاتیان خواستیان لەسەر بێ و بیکڕن یاخود سوودت لە سۆشیال میدیا بینیوە پێیجێکی تایبەتت هەیە ئەمانەت چۆنە؟ نا لە ڕاستیانە دوکانم هەیە نەپەیجیشم هەیە چۆن ئەوە ئێمە ڕێکخراوێکمان هەیە ڕێکخراوی هونەری دەست لێرەوە زۆر سوپاسیانەکەم بۆ دەستەی بەڕێوەبردننی ڕێکخراوەکە ینی لە ژێر سایی ئەو ڕێکخراوەیە کۆمەڵێک لە هونەردۆستان و دەستڕەنگینان و ئەوانەی کە بەهرەیەکیان تایە کۆبووینەتەوە ئەو پیجمان هەیە لە بڵین گروپمان هەیە لە ڕێی گروپەکەەوە ئاگادارمان ئەکەنەوە کە لە پارکی ئازادی وەک لەو ماوەی پێشووە کرا ڕۆژی 14 بوو افتتاحەکەی کرایەوە لە پارکی ئازادی هەفتانە وەکو هەفتە بازار هەفتانە ئەو بازارەمان هەیە یان زۆر جار لە کارگەی جگەرەکە زۆر باشە بۆ دروستکردنی هەر کارێک بۆ دروستکردنی بۆ نمونە لە لەوحەکانیشە قەت پرس و ڕاکەی بە کەسانێک کە بتوانانی زیاتر کارەکە دەوڵەمەندکەی لەوانێت زۆر جار حەزکەیت کارێک بکێشیت یاخۆ کارێک دروستکەیت تۆزێک ماندووبوونی بێ بەڵام زۆر جار پێویستیشە پرسیار بکەیت ئەکییت وایە ئەرۆڵا پرسیارەکەم ئەنجا زۆر جاریش هەنێ هاوڕێم هەیە شێوە کارن پرس بەوانەکەم پێیانەڵێم ئەو ڕەنگە چۆنە بێ تابلۆکەم چۆنە زۆری ماوە تەواوە ئەتوانم عرضیکەم ئیتر ئەو پرسیارانیان لەگەڵەکەم و زۆر جارش ئاڕەئی ئەوە وەرەگرم بەڵام بە زۆری زۆر باشە بە شێوازێکی گشتی هاوڵاتیان ئێمە تا چەند حەزیان بەم کارە دەستیانە هەیە تا چەند خواز لەسەر کڕینی کارە دەستیەکانە تۆ لە نێو ماڵەکە تا یەکێک لەم کارە دەستیانەوە هەبێت دڵنیام زۆر ناوازە و زۆر تایبەتە بێت کە لە شوێنی تر نایبینیت هاوڵاتیان تا چەند حەزیان لێ وڵی زۆر بەدڵیانە هاوڵاتیان ینی کاوە پێشانگە ئەەکەینەوە زۆر ئەوەی کە نەشی کڕێ دەستخۆشی ئەکا پرسیار ئەکا زۆریان پێ جوان زۆر باشە تو ئەم کارت کردووە بە سەرچاوی بژێری ژیانی خۆت توانی بژێری ژیانی خۆت لە ڕێگەیان تقریبان زۆر نا چونکە من زۆر بەشداری ناکەم بەڵام پێم خۆش بووە ئەو بەهرەی کە تیامە بگاتە هەموو شوێنەکان بگاتە ماڵەکان بگاتە ئۆفیسەکان و کارەکانم بۆ زۆر کەس هەبووە کە کڕیوێتی و بردوێتەوە بۆ دەرەوەی وڵات و زۆر باشە دەست خۆش بە خاس و دەرم سپاس بۆ تۆ سپاس بۆ پێم خۆش باسی ئەوە بکەم زۆر باشە ئەمە هەر لە مقابا دروستم کردووە ئەمۆمە وەکو ئەمە مادەیەکی ڕیسایکلین و دووبارە بەکارهێنانەوە بۆ ئەوەی کە ئەو ساژ باسم کرد بۆیە ژینگە پیس نەبێت دووبارە بەکارهێنانەوەی ئەو پاژماوانی کە هەمانە لە ماڵەوە کارتۆنی ئاوە کارتۆنی هەرچیەکە ئەتوانین ئەین زۆر کەس ئەتوانێت ئەم بیرکانە وەرگێت و سوودی دەستەکانی خۆش سپاس بۆی کامڕۆن لامان ئامادە بووی من دوومان کردی هەر بژیت ئاوێنەیەش خاتو دەرن ئێ قسە لە سەرێکە بەیەکی بابەتەکانی بەبەرد دروستم کردووە هەر ئەچێتە بابی دووبارە بەکارهێنانەوە ئەمەشیان هەر گوێچ کەماسیە ئۆلاوانێ زۆر شتێکی ئەتیادی بێ کە ئێمە ئەچین بۆ گەشت و ئەوانە لە کەناری دەریاکانە هەیە گوێی نێ و بە سەریا بڕێنەوەوانە بەڵام ئەوە شتێکی ئەتوانین هەلای چەمو شتەکانیش بەردی جوانی لێگەڵ بەڵێ